لاوان لە سەرانسەری جیهان ئەمڕۆ لە بەسەلیکا دی لۆس ئەنجلس لە کۆستەریکا گرتبوونەوە بەر لەوەی بەرەو پەنەما بەڕێ بکەون بۆ بەشداری لە یەکەمین بۆنەی لاوانی جیهان ئەوەی لە ئەمریکای ناوەڕاست بەڕێوە دەچێت. ئێمە لێرە ژمارەمان زۆرە و مای خۆشحاڵیە کە چاومان بە یەکتری دەکەوێت. کۆمەڵێک لە گەنجانی فەڕەنسایی ئێستا لە پەنەمان و چاوەڕوانی دەستپێکردنی بۆنەکەن. ئێمە کە هەژە لاوین زۆر خۆشحاڵین و بە پرۆشین چاومان بە پاپا بکەوێت و بە دەنگ داواکەیەوە بچین. لێرە فەڕەنسایی زۆر لێ نییە، بەڵام ئامادەبوونمان لەم بۆنەیەدا مایەی خۆشیەکی زۆرە. بەلای کەم 2.5 ملیۆن کەس بەشداریان لە بۆنەی پێشووی جیهانی لاوان لە کراکاو لە پۆڵۆنیا کرد. کردبوونەوەکە ئاڵۆزی تێکەوت بەهۆی ئەو راپۆرتانی کە گوایە ڤاتیکان چاوپۆشی لە دەستدرێژی سێکسی پیاوانی ئاینی بۆ سەر ڕەگەزی نێر دەکەن. من بە تایبەت داوا لە لاوان دەکەم ئەم ئەپلیکیشنە بۆ نوێژ و نزاکردن داونلۆد بکەن و لەگەڵ من بەردەوام بن لە نوێژ و نزاکردن لە پێناو ئاشتیدا، بە تایبەتیش لەم بۆنێدا لە پەنەما. ئەم ئەپلیکیشنە بەشێکە لە نوێترین پرۆگرامی ڤاتیکان کە تۆڕێکی جیهانیە بۆ نوێژ و نزاکردنە پێکەوە لەگەڵ پاپا. من لێرە داواتان لێ دەکەم لە پێناو کڵێسا نوێژ و نزا بکەن. هەفتەی ڕابردوو پاپا گوتی ئەم گردبوونەوەی وا لە پەنەما ساز دەکرێت تایبەتە بۆ لاوانی کۆمەڵگە ڕەسەنەکان لەسەر هەستی جیهانی. دروشمی گردبوونەوەی لاوانی ئەم جارە لە پەنەما بە ناوی من خزمەتکاری پەروەردگارم.